بە مەبەستی وەرگرتنەوەی 4 پۆستی ئیداری خورمات و حزبە کوردستانیەکان و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی قەزاکە جگە لە پارتی لە بارەگای حزبی شووعی کۆبوونەوە و بڕیاریاندا لیژنەیەکی حزبەکان لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی ئیدارەی خورماتوو بکات بە مەبەستی تاوتوێکردنی وەرگرتنی ئەو پۆستانە. ئەمڕۆ ئێمە 6 حزب و لایەنی سیاسی کوردستانی کۆبوونەوەمان کرد لە هاوبەش لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی کورد لە پێکهاتی کورد لە قەزای خورماتوو. کۆبوونەوەکە بریتی بوو لە دوو خاڵ یەکەمیان بریتی بوو لە هاوسەنگی نێوان نەتەوەکان لە ئیدارەدانی شار و دووەم خاڵشیان پەیوەندی هەبوو بە داردەی بەرتیل و وەرگرتن و باژوەرگرتن لە هاوڵاتیانی ئاسایی کە ئەمە خەڵکی نیگەران کردووە. لەسەر ئەو دوو خاڵە ڕێککەوتین کە لیژنەیەک پێک بێت لە لایەنەکان سەردانی ئیدارەی شار بکات بۆ ئەوەی کە ئەستەحقاقی کورد لەم شارە بدرێت و بتوانین هاوسەنگیەک لە ئیدارەدانی ئەم شارە بەدەست بێن. ئەمڕۆ ئێمە پێکاتی لەسەر ئەو 4 پۆستە بوو ئەوەی وەری بگرینەوە، بەڵێ ئەو 4 پۆستەش لە نێوان لایەنە سیاسیەکانە دابەشمان کردو بۆ وەرگرتنەوەی و لە کاتێکی نزیکیشان ئینشاڵڵا وەرێگرینەوە. هەرچەندە ئیدارەی قەزاکە کە ئێستا بە دەستی تورکمانەکانەوەیە پێشنیاری وەرگرتنی پۆستی بەڕێوەبەری پۆلیس و شارەوانی و پەروەردەی کردووە، بەڵام حزبە کوردستانیەکان دڵنیانی لەوەی ئیدارەی خورماتوو تا ئێستا سوورە لەسەر پێدانی ئەو پۆستانە بە کورد یاخودنا. پۆستەکان تا ئەم دقە جهەتی بەرامبەر نەیەکڕان بە قەناعەتن کە بماندنیە. ئێمە ئێستا ئەو لێژنەمان دروست کردووە بۆ یەکلاکردنەوەی ئەو تەبوومژەی کە لە بین ئێمە و بەرامبەرە هەیە و لە ماوەیەکی کەمە ئینشاڵڵا یەکلا بێتەوە و ئێوەش ئاگادارەکەین. ئێمە نابێ بێئومێد بین، ئەبێ بە ئومێدەوە بژین. ئومێد دەکەین لە داهاتووە هەم ئیدارەی شار و هەم لایەنە سیاسیەکان بتوانین لە ئاستی داواکاریەکانی شەقامی کوردیا بین و بتوانین لە ئاستی ئەو هەموو معانات و خەمەیە بین کە ئەمڕۆ ئەم شارە پیاتی ئەپەڕێتن. ئومێد دەکەین لە داهاتوویەکی نزیکا بارودۆخەکە بە شێوازێک بگۆڕێ لە قازانجی تەواوی پێکاتەکانی ئەم شارەیە بێتن و جارێکی تر ئەوەی کە ڕوویدا ڕوو نەداتەوە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاوشێوەی کەرکووک کورد سەرجەم پۆستەکانی خورماتوو کە 7 پۆست بوون لە دەستیدا ئێستا حزبە کوردستانیەکان جگە لە پارتی وەکو پاڵپشتیەک بۆ مانەوەی هاوڵاتیانی ئەو شارۆچکەیە بارەگاکانیان کردوتەوە. ئەگەرنا کورد هیچ دەسەڵاتێکی سیاسی و ئیداری و ئەمنی لە خورماتوودا نییە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماتوو.